دخوازم لێبورین نە بەس ڕۆژەکەتنێت جیهانی دابێت هەموو ڕۆژ لێبورین بن چونکە ملەتێ ئێمە ملەتێکی کەریمە لێبورینە ملەتێ کورد ملەتێکی کەریمە بەڵگە بۆ هەندێ دژمنێ گۆر بۆ گۆر 100 ساڵام کوشتین زێندان کرین گەنجێت مەدبرن وەختی دەسەڵات کردە دەستێمە ئەم هاتنە سەر دەسەڵاتی و پشتی بەهارە نۆتۆ ئێکێ چێ بووی فرقەت ئەسکەری کەم لە دەستێمە مە ئێک نەئیشاند مە ناندایە مە ئاودایە ئەم لێبورین چونکە گیانێ لێبورینێ وێل نەنگمە هەیە روژا لێبورینش لێبورینە هەمی کەسە دخوازم بچی و مەزن هەر کەسێکە من دلەوی هێلەبیتە بتایبەتیژی ئەوان کەسان ئەوین جاران هاتینە بەردەستمە و دەخوازە هاریکاریی کردبیتن و من نەشیابیتن شیانێت من دانەبن کو پشم هاریکاریانە بگەم دبێژمانە لێبورین ji hewara کردنەوەی ئەم جۆرە فیستیڤالانە ئەم ساڵەمە چوارەمین فیستیڤاڵی لەو جۆرە ئێمە ئەیکەینەوە دیارە گرنگی و تایبەت خۆی هەیە ئەمە کللتوری ئێمەیە تابی فێرەکە کە ئەمە کللتوری خۆتە کە ئەممان دەبیردێنێتەوە کە ساڵەهای ساڵە کوردستان شۆڕەشی کردووە خەباتی کردووە لە پێناو پاراستنی ئەم کللتورە ئێستاش ئێمە هەروە خەباتەکەین ئێمە هەروە بەرگریەکەین لەم کللتورە جوانەی خۆمان ئەمانەوەی بنەوەکانمان بڵێن ئەمە کللتوری ئێمە ئەمە جوانی کللتوری ئێمەیە لە مشکاندا بچەسپێنین وەکو ئەم وڵاتانەی غەرب و وڵاتەکانی دیکە کە هەریەک و کللتورێکی تایبەت بخۆی هەیە. فیستیڤالەکەمان پێک دێ لە چەند لایەنێک لایەنی ڕۆشنبیری لایەنی کللتوری لایەنی ئامادەکاری خواردن و ئەوانە هەموو ئەو بابەتانە لە خۆ ئەگرن. کۆمەڵێک شتی تازەمان بینی لەو فیستیڤالە ئەو شتە نوێیانە دەلالەتی لەوەی دەدا کە پێشکەوتنی هەم بواری زانستی کە قوتابیەکان بەهرەمەندی خۆیان تێدا دەبیننەوە هەمیش کوردستان گرنجیدان بە بواری گەشت و گوزار بەگشتی. ئێستامان لەو فیستیڤالە داین زۆر شتمان بینی کە بەڕاستی من لە تەمەنی خۆمدا لە هەرزەکاریدام تازە پێ ئەگەم نەمبینیوە یعنی کە ببینیم ڕەسەنایەتی کوردین بەبیێتەوە. Avana am jêdikin ser qiyasî em dixwazin ji em eviyan em xwar dikin her du alî ji wana ev me re borî çê dide eviyan em ê pêçin kovik em dêjin jê re terbûş bes kurmancî kovik ev merhele نهائية بيبونا بين سربان هم برانجي نكذا باجي لتأثير ناكل أبيك